بە بەشداری 150 کۆمپانیا پێشانگای خۆراک و کەلوپەلی کوشتتوکاڵی و لە قوتونانی خۆراک لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کرایەوە. پشتی شێر لە پێشانگاکە بەر کۆمپانیا تورکیەکان کەوتووە. ئەمە لە کاتێکدا ئێستا هاوڵاتیەکی زۆری هەرێمی کوردستان بایکۆتی کاڵای تورکیان کردووە. بەشداری کردیا کۆمپانیەک تورکیەکان تقریبا 7 کۆمپانیان ئەوەی خۆشمان 35 ئەوانەی تر وڵاتەکانی ترن کە تێدا بەشدارن. ئێمە ئەوەی کە کۆمپانیا کوردستان کە دەڵێن کەم نییە بەڕاستی لە ژماری 150 کۆمپانیا ئێمە هەوڵ دەدەین ئەو کۆمپانیانە کە بێنینە کوردستان بتوانن خەڵکی کوردستان سوودمەند بن لەو کۆمپانیانە، چونکە ئێمە بەداخەوە کەمی کارگەمان هەیە لە کوردستان، هەندێک کارگەمان هەیە بەڕاستی تا کوێستان نیشتمان. ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەو کۆمپانیانە کە بەشداریان تێدا کردو ئەو 11 وڵاتە ئێمە بتوانین لیان سوودمەند بین. 35 کۆمپانیای ناوخۆی هەرێمی کوردستانیش بەشداریان لە پێشانگاکە کردووە، بەڵام بەشی زۆری ئەو کۆمپانیانە بەرهەمی وڵاتی تریان نمایش کردووە. خاوەنی کۆمپانیا ناوخۆیەکانی بەشداربوو لە پێشانگاکەش دەڵێن ئەگەر حکوومەت پشتگیریمان بکات دەتوانین بە بەرهەمی خۆماڵی ڕکابەری بەرهەمی تورکی وڵاتانی تریش بکەین. ئەمەسە لە تورکیا من ئەف معاملە ئەف بۆریانە ئەسە من دیاربەکرێ با 300 نفر شغل دکن دیاربەکر معاملە من معاملە کە حولێرێژی ئامنە حولێرێ چ نفر شغل دکن وقتی من مال لتركيا معامل دروسكن عرض من ده معاملات يعني دولة تركيا عرض من ده أمن إخراجاتكم على كاريبو من ده أما وقت مال السينم خان مادي أولاد السينم زريبير من السينة بس كردستان أما 4 سال 5 سال 6 سال معاملة ما لوزير الصناعي من فرق نديت يعطي نقول يكاد تشتكي ومعاملة شو تشتكي بتشنا وأي تشتكي يعني تو على كاريكي على الدولة إذا يعني على وزير الصناعة ده من نديتيه منافسەیەکی وا دروست نەبوو بەڕاستی لە بەرهەمە ناوخۆیەکانە تۆ بتوانی بڵێ بەرهەمی خارجی ڕائەگرم بەس لەسەر ناوخۆی اعتیمادەکەم. سەبەبی یعنی هاندانی حکومەت سەبەبی ڕئیسی حکومەت ئەبێت هانی بەرهەمی ناوخۆیی بدات، هاندانیش بەوە نییە تۆ بڕۆی بەرهەمی دەرۆ مەمنوعەکەی نە تەشجیعی کە لێی بکڕەوە هەتا ئاستی کوالەتی ئەمیش بەرز بێت و ڕێژەیەکی زۆر بچێتە بازار نەک تۆ خارجی ڕاگریت کە ڕاگر بەرهەمی ناوخۆی گرانکەی بۆ نوع تۆ لەوانەیە 1000 کەس ئیسفادە بکە بەڵام 10,000 کەس لە زەررا بێت میلەتەکە لە زەررا بێت ئەو کاتە. بەڵام ئەگەر هاتی سعرەکەت هەرزان کرد کوالێتیت باش کرد منافسەی بەرهەمی دەرۆت پێ کرد ئەو کاتە 10,000 کەس ئیسفادەکە و 1000 کەسەکەش ئیسفادەکات. وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستانیش پشتگیری وەزارەتەکەی و ئەنجومەنی وەزیران بۆ کۆمپانیا بیانیەکان دووپات دەکاتەوە و دەشڵێت هانی کۆمپانیا ناوخۆیەکانیش دەدەین بۆ بەرەو پێشبردننی بەرهەمەکانیان. کردنەوەی پێشانگای لەو شێوە زەرورە و گرنگە و ئێمە بە ئەهمیەتەوە تەمەشای دەکەین لەبەر ئەوەی ئالێرە دەزانی ئەو کۆمپانیایانە بەرهەمەکانیان چیە ئاستی بەرهەمەکانیان چۆنە و ئێمە پێویستێکمان بە کامە بەرهەم هەیە لەوانە بەڕێ ئێمە هەموو کار ئاسانێکیان بۆ دەکەین بۆ ئەوەی بێن لقەکانی خۆیان لێرە بکەنەوە. ئەو پێشانگایە 21مین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بوو لە بوارە جیاوازەکاندا لەم ساڵدا کۆتا پێشانگای 2019 دەبێت. بەپێی ئامارەکان زۆرترین ئەو کۆمپانیانەی ئەم ساڵ بەشداریان لە پێشانگاکانی هەولێر کردووە سوودیان لێبینیوە کۆمپانیەکانی وڵاتی تورکیا بوونەوە. کوردستان بووەتە بازاڕێکی گەورە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی ئەو کۆمپانیانە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.